کێشەکانی زەویەکانی عنکاوە ئێمە ئەم کێشەیانە بە لەگەڵ کۆمەڵی مەڕعودەی کشتتوکاڵی کارمان لەسەر کردیتەوە و بڕیاری قەرەبووکردنیان دەرچووە و شوێنی قەرەبووکردن لە بۆ زەویەکانی دەستنیشان کراوە و فەلاحەکانی عنکاوە خەریکن مامەڵەکانی خۆیان دەکەن و ئەم کێشەیە کە نیزامی بەعس ڕژەمی بەعس دروستی کرد لە پێش 50 ساڵ لە کابینە نۆیەم چارەسەر کرا و چارەسەر دەکرێت و هەروەها ئەمەی دینارتە من ئاگام لێ نییە تەفاسیلم نییە دواتر لەگەڵ جەنابی پارێزگاری دووهۆ قسە دەکەم بەڵام هەروەها هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت مەسیحیەکان ڕقەمی موبایلی منیان لەلا هەیە 0750 448 1845 ڕقەی موبایلی منە دەتوانین سەر واتساپ و سەر موبایل پەیوەندیم پێ بکەن و ئەو کێشەیە بۆم بنێرن ئێمەش دەتوانین بە پێی یاسا لە چوارچێوەی یاسا چارەسەرەکی بۆ بینین. گرنگیکردنەوەی ئەم کەنیسە بوو دووهۆک چییە؟ هەر ماڵێکی خوددا کە خوددا لێ دەپەرستی ئەنجە کەنیسەبی مزگەفت بی پەرستگا بیت هەر شوێنێک کە خوای لێ ناوی خوای لێ بەرز دەکرێتەوە لێ پیرۆز دەکرێتەوە خوار لێرە بە ناوی خۆی بە هەر ئاینێک بی مەسیحیەت ئیسلام ئەیزیدیەت کە حازر بیتن خەڵک نوێش بکەن ئەمە شوێنێکە بۆ ئاشتی بۆ تەبایی بۆ پێکەوە ژیان ئێمە ئەمڕۆ پیرۆزبایی لە خەڵکی دووهۆک دەکەین بە مەسیحی و بە مسلمان و بە ئەیزیدی کە ئەمڕۆ کەنیسەیەکی نوێ بە ناوی کەنیسەی حەزرەتی مەریەم داچی سریان ئەمڕۆ لە دووهۆک لە نۆهەدرا پیرۆز کراوە و ئەوە نیشانەیەکە کە ئەم خەڵکەی پێش چەند ساڵێک هاتن بە پەنابەر ئەمڕۆ کەنیسەیان بۆ خۆ دروست کرد و کەواتە دەمینێنەوە لەسەر خاچ و زیدی باب و باپیرانیان لە دووهۆکەوە تاکو خزمەتی کوردستان و خزمەتی گەلی کوردستان و خزمەتی ئەم پێکەوە ژیانە و ئەم هەمە ڕەنگیە بکەن.